دیسان بەتاڵکردنی سوتەمەنی و دیسان تەقینەوە و کارەسات. ماقول نییە بەڕاستی هەموو هەفتەیەک بەهۆی بەتاڵکردنی سوتەمەنی تەقینەوەی گەورە ڕووبا و کرێکار و گەنجی ئەم وڵاتە گیان لەدەست بن. دەزانن بۆ واڵێم بەرەبەیانی ئەمڕۆ لە کۆمەلگای کواشەی سەر بە قەزای سێمێڵ لە پارێزگای دۆک لە یەکێک لە کارگەکانی سوتەمەنی لە کاتی بەتاڵکردنی نەوتی خاو تەقینەوەیەکی گەورە ڕوویداوە بەداخەوە دوو کرێکاری گەنج کە تەمەنیان 23 ساڵ و 19 ساڵە گیانیان لەدەستاوە. هەر شەمەی هەفتەی ڕابردوو بوو لە گەڕەکی فەرمانبەرانی هەولێر لە بەنزینخانەی لاب لە کاتی بەتاڵکردنی بەنزین لە تانکەرێک بۆ ناو تانکی بەنزینخانەکە تەقینەوەیەکی عەزیم ڕوویدا و 4 کرێکار و سایقی بارهەڵگرەکە بریندار بوون. بەرەبەیانی ئەمڕۆ یەکێک لە کرێکارەکان بەهۆی سەختی برینەکەی کە خەڵکی قەزای خەباتە و تەمەنی 25 ساڵە گیانی سپارد. بۆیە هیوادارین ڕێوشوێنی پێویست لەم بوارەدا بگیرێتە بەر و چیدی ڕوودا و کارەساتی لەو شێوەیە ڕوونەدات.